وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە لە کۆمەلگای خۆمان ئەم کۆمەلگا ژەڵەژیاگە دەستکاری کریاگە کە هەر کەسێک لە ناویا بووگە بە قوێخایەک و لە جێگەیەکەوە ڕەند ئەگرێت و سەبارەت بە ومەتە کوردی و مەردەمە کوردی قساکە و گەرە کێسی جێگە پێیە بۆ خۆی دابنێت و لە ڕەندێک بەهرە بگرێت شاهدە لە یەکترازانێکی عەزیمی کۆمەڵایەتی و ونبوونی هویەتی ئینسانی ئینسانە کوردین. ئەوەی ڕاپەڕینە کوردەواری سربەخۆی تعقیب کردبێت، ڕاپەڕینە کوردەواری سربەخۆ بۆ شکەندنە ئەم نۆع نگاهە دەستی برد و سعی کرد تا ئەوەی کە ئەتوانێت لە مهمترین بەشەکانیەوە کە ڕەوایاتە جەعلی هویەتی واقعیە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەواری مەختوش کردگە لایەن بوات. ئێمە دیبەیتێکمان هەبوو بە ناوە ئیرانە شیک. لە دیبەیتە ئیرانە شیک کە ئەو هێژەمۆنیەی بە ناوە ئیمپراتوریەتە ئێرانی و ئیمپراتوریەتە پەرژن کە لە دڵە جەعلیاتە جوولەکە نووسە نظامە سوڵتەی جەهانی هات کەسە دەرەوە و هیچ شەواهدێکی مادینیە دەستم بردە سەرە خۆراکە ئێرانی، ئەنچێ کە بەناوە خۆراکە ئێرانی معروفە. بۆ ئەمانە مهمن؟ بۆ خاتری ئەوەی کە ئەو بەشەی لە کوردەوار کە پێی ئێژن قەومە ئتنیکی کوردی کە دائیمەن لە حاشیە بووگە، لە پەراوێز بووگە و دائیمەن لە پەراوێزە ئەمێنێتەوە ئینسانێکی تەحقیر کریاگە و تەحقیرێکی تاریخی وا لە وجودیە و ئەم تەحقیرە تاریخیە هیچ وەخت لە کەشفە وجودە خۆی یارمەتی ناکات، بەڵکۆم ئینسانە حتا ئەڕوات داڕمیاکتر و داڕمیاکترەوێت. من لەو دیبەیتە ئاماژەم بەوە کرد کە کوزین، کە کیچەن، کە مەتبەخ بە فارسی پێی ئێژن ئاشپەز خانە، پێی ناێژن پڵاو و پەز خانە، پێی ئێژن ئاشپەز خانە. بۆ چۆن خۆراکە ئەسڵیە ئەو مەردەمەی کە ئیمڕۆ زمانێکی یەدیشە جوولەکە سازیان بە دەستکاریکردنە زوانە گۆرانی و حەکە زوانە گۆرانی بردەگە و ئەمە بووگەسە هویەتیان، ئەمانە هاتن لە بەشەکانە ترۆ بۆ خۆیان یەک سری زەخایرە فەرهەنگی ئادابی دروست بکەن. ئەوەی دنیا نەگەڕیابێ، ئەوەی سفرەی جۆراوجۆر و مەتبەخە جۆراوجۆری نەدیبێ، ناگەهان بە ئیدەیەک ئیدعاکەرە بە ناو فارس ئاشپزخانەیە فارسی اختصاسەدا لە کاتێکە تا ساڵە 1320 کە بە زۆرە ئەبلاغیە و دەستورە بەلەدیەیە تاران نایەڵن کە مەردم بە دەست نان بخوا و خۆراک بە نان ناوێ سرف بوێت، بەڵکو ئێشێ بە قاشق و چەنگاڵ سرف بوێت و ئەمانە کۆپی ئەکەن لە کافەکانە پاریس. خۆراکە ئەسڵیە ئەو مناتقە داخلیە کە ئیدەیەک جەمعیەتیان داخڵە ئەم ئومەتە کوردیە کردگە، کۆمپانیە هەندە شەرقی ئیدێ هەندی و پاکستانی هاوردگە، خۆراکی ئەسڵی ئاشە، یعنی تەڕاو، و ئەمانە ئەم ئاشە ئەکەنە سەرە نان. نان حکمە چمچەی هەست. ئێستش لە جنوب عێراقا پێی ئێژن تشریب، نانەخەنە ژێرە سینی، برنجەکە ئەکەنە سەری و دەورێک خۆرش دەکەن، دەورێک برنج ئەکەن و ئەمانە تیکەی لێگرن. ئەوانەی کە بەناوە ئێرانم ڕۆ قسە ئەکەن پڵاویان نەوگە، برنجیشیان نەوگە، لذا نە پوختە پڵاویان بووگە نە پوختە برنجیان بووگە.
بۆیە تۆ ئەوێنی پەندە پیشینیانێک بەم زوانەیە دیشە هەز ئێژێ پیرهانە پۆلۆخۆریمە پوشیدام کاورا فرە وەزئی خاس وایە ساڵێ دەحفەیەک کراسێکی پڵاو خواردنیە کردە بەر پڵاو نەبوو بیخوات بەهارات ئەدویە و ئەسپایس لە هندوستانۆ تێت و ئەمە سەروەتێکی عەزیمی گەرەکە کە تۆ بیسێنی و مەسرەفیکەی و فێرە مەسرەفکردنی بوویت ئەوانەتان نازانن با بزانن یەک شیرینی لە ئێرانە متعلق بە ئێرانی نییە یەک شیرینی نە لە گەزیەوە کە لە هندوستان مەوجودە نە لە زولبیا بامیەوە کە لە هندوستان مەوجودە تا سۆحانەیە بە ناوە حەلیمی کە لە هندوستان مەوجودە دقیق بە هەمان ناو تا کۆتلەتی بە ناوە شامی کەواو دەق لە هندوستان و پاکستان مەوجودە تۆ ئوسوولەن ملەتێک بە ناوە ملەتە فارست نییە تۆ ئوسوولەن کوزینێک بە ناوە کوزینە فارسی یا ئاشپەزخانەیە فارسیت نییە بەڵام ملەتێک کە ناگەڕێ و هۆڤیەتی نییە ئەدەیەک تازە نەوکیسە ئەدەیەک تازە بە قودرەتگەییک ئەبن بە ساحێوە سەرزەمینێک و صاحبانە ئەسڵیە ئەم سەرزەمینە ئەخرێنە پەراوێزەوە و ئەم مەردمە نابود ئەکرێت کەم کەس لەم کوردەوارە ئێمە ماگە خۆی بە ئێرانی نەزانێ کەم کەس لەم کوردەوارە ئێمە ماگە ئەم هۆڤیەتە ئێرانیە کە نازانێ چییە قبوڵی کردگە بۆیە ئەو دیبەتەی ئێران شیک کە من بەحسم کرد واجبە گوێی لێ بگیرێت فەرهەنگسەرای زوانە فارسی پرۆژەیە متەرجمان کە دەوڵەتە پەهلەوی دای ئەنێت بۆ دروستکردنە قەبارەی زوانە یەدیش و ترەکەندنی ئەگیرکردنە ملیۆنها نووسەر لە تەواوە حەوزەیە سوڵتەیە بریتانیایە کەبیر لە خاوەڕەمیانە بۆ دروستکردنە پەیکەرە فەرهەنگیەک ملەتێک بەناوە ملەتە ئێران یا قەومێک بەناوە قەومە فارس کە هیچ مەوجودیەتێکی تاریخی نییە و مەوجود نییە من دەسم بۆ خۆراک برد مهمە خۆراک مهمە کە تۆ بزانی ئەمانە هیچێکیان نییە گشتی کۆپی کریاگە فقط بزانن هەر ئەنچێ ئەمانە دزییانە چ لە ئەوروپا چ لە چین و چ لە هندوستان چون فرێک لە شیرینیەکانە ئوروپایەکانیش لە چینیەکان و هندیەکان دزیاگە ئەمانە کە تێتە سەر زائقەیە ئێرانی دوو ئۆنسۆری تیا بەکارەوەن وەڕواڵەتی ئەگۆڕن یەک زەعفەرانە دوو گوڵاوە بۆ ئەمە ئێژەم بۆ خاتری ئەوەی بەحسێکی دامەندرێژم ئەمشەوا پێ لە ڕۆخانە ئێرادەی ئینسانە کوردی لە لەبەینچوون هۆڤیەتیە لە سەرگەردانی و فەسادە ئەقڵ و وجود و لەشیە کە نظامە سوڵتەی جەهانی و نەزمە جود و کریستیانەتی تیە دخاڵەتە مستەقیمی هەست بۆ نابودکردنە ئەم مەردمە بۆ تاڵانە ئەم سەرزەمینە بۆ کوشتنە کوردیەت و نابودیە کوردیەت خۆ ئەمڕۆ کەسێک کە تێتە دنیا ئەدێ ئینسانە سەتحی ئەدێ ئینسانێک بیر ناکاتۆ ئەدێ ئینسانێک کە بە هزار تەقەلب بێ ئەقڵ بێ فکر مەدرەکی ئەخەنە مشتی پێ ئێژن تۆ پسپۆڕی و متەخەسسی و نخبەی عەمەلەن ئەکەوێتە ناوە تۆ ڕجاڵجاڵۆکەی نظام سڵتە و تۆ یەکدانە پرسیارە جدی لەم حەوزە بۆ پەیاکردنە هویەتە ئینسانە کوردی ناوێنیت تۆ لە هەر بەشێکا کە دەسی بۆ ئەوەیت کاولە
گەندەڵستانە، نابودیە بەسەر ئەم مەردمە. بە ئێمەژن ئایا ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بەر عەلەیه نظامە جیهانی و ئیاڵەتە متحیدەی ئەمریکا و بریتانیاس؟ کورد ئایا ئەم شەڕەی پێ ئەکرێ؟ ئێمە بەر عەلەیه نەزمە جیهانی نظام سوڵتەی جودۆ کریستیانەتین و پێمان وایە کە کوردیەت ئەمانە لەناو ئەبا. ئەوەی کە دەرک و دەریافتی نییە، ئەوەی کە نافەحمێت، چون ئوسوولەن لە پزگ شەرواڵەکەی ئەولاتری چاو پێ نەکەوتگە، نە ئێعتەمادە بە نەفسی هەس، نەخۆی ئەناسێ، نەپەی بە وجودە ئینسانیە خۆی بردگە، نە ئەزانێتەکە کیا تەرەفە. تۆ بە کێژی ئیاڵەتە متحیدەی ئەمریکا؟ ئەمانە میراسخارانە کێن؟ تۆ ئەم وەزیعەتەی کە لە دنیای ئمڕۆ ئەیوێنی ئەمانە لەکوێ هاوردگیانە؟ ئەم تەغییراتە کە لە ناوە جەوامع ئەمانە کریاگە بەر ئەساسە چی هاتکە؟ لەکوێ گیریاگە؟ با من بە مثالێکەوە دەست پێ بکەم. ئێوە دانەی حیزب دروستکریاگە دەسە دەستگاهای ئستخباراتی سووریە عەلەوی وە شیعەیە ئێرانیتان هەست بە ناوە پاپەکە. پاپەکە ئەگەر تەوەجۆتان کردوێت لەسەر سێ مەحوەر بێسیاگە: عەلەویگەری وە شیعەگەری، عەلەویگەری وە شیعەگەری، زاگرۆسبازی، تەناسخ و حلولیەتە لە وجودە ئینسانە، نیوە خوا نیوە بەشەر بوون وە گەرەکیان ئەمە ئلقا بکەنە سەرە کێ؟ سەرە حەپۆ. ئەمە کارە کێس؟ ئەمە لەکوێ هاتگە؟ با بزانن ئەوەی ئمڕۆ دنیای غەربی پێژن، ئەوەی ئمڕۆ صاحبان و قدرەتە ئەم دنیانە و نەزمە ئەم دنیایانە دانیاگە لەسەرە کرۆکە، حەککردنە دەسەڵاتە، تەمەدونە عەزیمە بەشەریە، ئینسانە مەدیتەرانەی هاتکن کە پانتایەکی عەزیمی سەرزەمینە کوردەوارە و ئەمیانە دزیگە. جا من وەختێ وتم عنسر کوردیەت ما، بەڵام ڕەوایاتی تر هاتە ناوە کوردەوارە ئێمە بەریچی پێنەگریە، بەڵام لەسەرەوەی تەمامە ئەم ڕەوایەتانە کە هات کوردیەت وێسیا لەبین نەچوو، وێسیا مقاومەتی کرد لەبین نەچوو، تەفەکراتە جۆرا و جۆر هات، نەهلەهای فکریە جۆرا و جۆر هات، یا لە ئێمە دروست کریا، یا لە کەسانێکی ترۆ کۆچی کرد هات، یا لە هەندوستانەوە هات، یا لە میسرەوە هات، یا لە هەر کوێیەکەوە هات، بەڵام کە هات خواردیە زەرفە کورد، کوردیەت بەسەری وەزاڵ بوو. با من هەندێک مثال بۆ ئێوە بدەم. ئێمە خودایەکمان هەست تەبق گفتەیە ئەم تاریخ بازە مێژوو بازە باستان شناسە جوولەکە غەربیانە. جارە سوعالی لە خۆتان بکەن بۆ زەرفە 200 ساڵە ڕابردوو مشتی جوولەکە فەڕەنسەوی، ئاڵمانی، بریتانیایی هاتن ئەم سەرزەمینە کوردەوارە ئێمە، هەرچی نووسەخە دەستنووس بوو کڕیان، هەرچی زەمین بوو شۆخمیاندا وەوتیان ئاسەوارمان دۆزیگۆ و ئاسەوارەکانیان برد تاڵانیان کرد، لێو دوا لە دڵە ئەمە بۆ خۆیان تاریخیان نووسی، تاریخیان نووسی. با بینە سەر ئەم تاریخە جعلەی کە ئەمانە کردیانە. با بزانن ئێمەش جێگەیەکمان بوو بە ناوە حەوزەی تەمەدونیە کرێت، ئەو جەزیرەی کە ئێستا بێت بە بەشێک لە یۆنان، دایان ئاینە جۆرا و جۆر و حەوزەی تەمەدونیە گەورەیە کە ئالەوێ خەتە کرێتی تا ئیستە تەرجمە نەکریاگەسەوە، تا ئیستە نەخوێن ڕیاگەسەوە، تا ئیستە دیکۆت نەکریاکە. بەڵام کابرا چووگە خەتە میخی بە زوانە ئیلامی منسوخ، خەتە منسوخ
ترجمه کرد بە کەسەوە. کاورای کوردم ڕۆ قساکە من نافەمم چیەژی دوا بە دوا و پەڕا و پەڕ و ئەو پەڕی و ئەو پەڕە دڵمە حاڵیم ناوێت کاورایژی چی یعنی تۆ چۆن زوانێکی منسوخ بوو وە خەتێکی منسوخ بوو ئەخوێنی تۆ بعدینی داستانی تیا دەرتێنی ئەشتار دیانا دایە گەورە ئارتەمیس دیۆ نۆسیۆس ئەمانە کین ئەم ناوانەی من بۆیەوە وتم ئیلاهەهای دایک باڕوەری ڕاو ئەمانە ئیلاهەهایەکن کە خودای نێر ئەزین یەک خودای نێر ئەزین هەر بەم دەسەر تۆ لە لای خۆمانە یەکێکە هەست بە ناوی دایە جەلالە دایە جەلالە کیس دایە جەلالە بگرن بینە سەرم مەریەمە عەزرا مەریەمە عەزرا کیس مەریەمە عەزرا بانوو ئیلاهە فەخر زەنانە دنیاست کە مەسیح تێرێتە دنیا ئەمە دایە جەلالە کیس دایە جەلالەیش شاح حوسێن تێرێتە دنیا مبارەک عەلیشا تێرێتە دنیا مبارەک عەلیشای لەک تێرێتە دنیا دایە جەلالە بە خواردن هەنارێک شاح حوسێن حاملە ئەوێ باکرەس وەخوا ئەزێت لە تەمەنە 32 ساڵەگیە شاح حوسێن ئیعلامەکە وەکو مەسیحێکی 32 ساڵەگی ئیعلامەکە کە خوا حلولی کردگە لە وجودیە خودە خواست لە تەمەنە 61 ساڵەگیە لە ڕووبارە گامەسیا و مەلائەکە ژێراوی ئەچێ و بە باوەڕ مردم غەیبە بێ یەکێک لە شاگردانە شاح حوسێن بابا تاهرە ئۆریان یان هەمەدانیە بابا مرتبەتە یارستانیە ئەگەر ئێوە ئەمە تەعقیبەکەن جا من ئیستا ئێوە ئەوە سەرهنە عادەت کێ کەشفە وەحدانیەتە خواکە فەلاسفەی مەکتەبە ماڵەتیە ئەوانەی کە مادەتە المەواد کەشفەکەن ئەوانەی کە ئێژن جەهان سێ عنسورە ئاو ئاگر خۆڵ ئاو ئاگر و خۆڵ لا متناهینین متناهین و هیچ کامیان ناتوانێ بەسەر ئەو یەکیە تەفەوق پێیا بکە لە هەر کوێ ئاگر هەڵەسێکە خۆی گەورە بکە خاک تەولید دەکا ئەمانە ناتوانن بەسەر یەکتریا تەفەوق پێیاکەن عنسورە تەشکیل دەهەندە پس مادەیەکی تر مەوجودە بە ناوی مادەت المەواد ئەمە کامەسە ئەمە عنسورێکی ئەمە مادەیەکی خۆنساز کە هەموو عالەمی گرتگەسەوە و هەموو عالەم لە بە دروست بووە تۆ نەزەریەی وەحدانیەتە خوا لەگراوەتەیە لە مەکتەبە ماڵەتیەی کوردەوارە خۆمان بە ناوی یۆنان و فەلاسفەیە پێش سۆقراتیان تۆ ئەندێشەی ئەوەی کە ناوێ لە مەعابدا بخەفی ئەندێشەی ئەوەی کە ناوێ لە جێگەیەکە تێژاییەک تێغێک دانریاوێ لە ناو ڕێگە تا بەسەری و باز بدەی ئەندێشەی ئەوەی کە تۆ گۆشتە حەیوان نەخۆی
ئەمانە گشتینی فیساق و ریسیانن و تۆ ئەمڕۆژ هەتە ئەمڕۆژ مردم ئەم باوەڕە خورافیانە هەست ناوێ قەبکەی بە نانە خرتە ناوێ نان بشکێنیت باوەڕە فیساق و ریسیانە تۆ وامداری ئەم حەوزەیە تەمەدونیتە وامدارە تەمەدونە مەدیتەرانەس ئێمە ئەسڵەن مشتی ئینسانە وەحشیمان هەست بە ناو حەوزەی ژەرمانیک و ڤایکینگەکان و ئەنگڵاساکسۆن کە هیچ تەمەدونێ دروست ناکەن وەنێسیان حەجێکیان نییە لێو دواتێن ئەمە ئەوەن ئالەگرە کامۆ تەفاوت ئینسانە مەدیتەرانەیتە کە ئینسانە حەوزەیە ژەرمانیک وە ڤایکینگە ئەنگڵاساکسۆنین بە وازەحی بەحسەکە تۆ وەختێ ورد ئەنواڕیتە ئەم قەزایە ئەوێنیت مەسئلەیەک وەختێ ڕۆیتە سەر دینە دیۆنۆزیوسی یا دیۆزینیۆسی دینێکی غەریزی دینێکی ژنانە دینێک کە لەگەڵ نەغمەخانی و گۆرانی و مەستی و خشونەت هاتێکڵاوە ئەوەی کە حەیوانێت ئێرن بە زیندوی تیکەی ئەکەن و ئەیخۆن ژنەکان و شەرابێک کە ئەیخۆن تا بە خەلسە بگەن تۆ ئالەگرا ئەو جار ئەهەمیەتە شەراب لە مەسیحیەت ئازانیت ئەو جار تۆ مەی یا سکرێک کە لەم حەوزەی تەمەدونیە ئێمە وەڵەفە جۆ کەشفەکەن ئەیخوان ئێژن ئەم سکرە دەسە خوای واتیا مەستی بەشێ لە وجودە خوا سەڕاتە وجودتەوە لەذا تۆ ئەوێنی بەعدەن ئەمانە کە شەراب کەشفەکەن هەمان مەقام بۆ شەراب قایلەون بەعدەن یەکسری ڕیاضەت تەحتە ناوە تەسکیە نەفس و وەرزش و ئەمانە دائنێن سەما و ڕقس و گۆرانی و ئەمە سکر بە تۆدا نەشئەکی بە تۆدا خەلسە بە تۆدا و تۆ ئەڕۆیتە ناو حاڵەتە خودایی خوا تا چه دەکا دەست لێدا ئەمە ئەوێت تۆ چی لە ئێمە ئەمە ئەوێت تۆ تەکایای دەراویش ئەمە ئەوێت تۆ زکرکردن مەولوی نامە خوێندن لە دەفدان فەخر عالم مەسیحە کە ئەوێت تۆ پێغەمبەر ئیسلام ئەم گشتە باسە مەی ئەکرێ مەی مەولانایژێ خود غەریبی چۆن شەمس دەر جەهان کیست ئەژن ئینسان لەم دنیا وا لە غەریبیە نەزەر کیست کێ ئەمەی وتکە فیساق و ریسیان ئینسان غەریبە بەدەن زندان ڕۆحە بەڵام ناوێ خودکوشیکەی چون ئەگەر خودکوشیکەی ڕۆحت تەناسخەگرێ دوو ناو دوون ئەوێ بە سوورەتە حەیوانێکی پەست دێتە دنیا وەلذا تۆ ئیشێ لە دەورەی زەندگیتە تەسکیە نەفس بکەی تا ڕۆحت دوو ناو دوون نەوێت بەڵکو بچێ بە ئاسمان و بەخوا بگا تەمامە ئەم ئەندیشانەی کە من کۆدوار بۆ ئێوە بەحسم کرد حەوزەیە تەمەدونیە دنیای غەرب هیچ دروستەکات ما بەقی حەوزەی تەمەدونیەکانی دروست کردگە ئیستا حەپۆ بۆ گەرەکی ئەم کارە بکە ئەمە کەشفە ئەمانەسە ئەمان هاورد گیانە و زاگروس و منی وەم خواست چون فیساقورس ئێژێ من ئێژێن ئێمە سێ مەوجودمان هەست ئینسانمان هەست خواکانمان هەست فیساقورسیشمان هەست نیمەی خواست نیمەی بەشەرە ئەوێت تۆ چی ئەوێت تۆ گیلگەمش نیمەی خواست نیوەی بەشەرە ئەمە گەرەکی ئەمە ئێلقاب کاتە زەهنە تەرەف کێ گەرەکی بکە حەپوو گەرەکی بە ڕەوایەتهای 3-4 ساڵە پێش خۆی بواتە ئەو مەقامە بەچی بە مەتریاڵە دەستگاهای ئەمنیەتی ئێرانی وە تورکی
بۆ کوێ بۆ نابودی ئینسانە کوردی لەگرا عنسر کوردیەت مەوجود نییە خۆ لەگرا کوردیەتی بەحس ناکە ئەم هەتیوە حەج کە کوردیەت بەحس ناکە گشتی ئەچێت وردە ڕەوایەتەکان بەقە یەکتری و گەرەکی شتێکی تیا دەربێرێ لە گشتیان زرنگترم حەپۆسە و دەستگای استخباراتی ئەمیانە پێداگاوەی ئێران ئەم کارە دەوڵەتە شیعەیە ئێرانیە بۆیە تۆ شۆکە ناوی عەکسە حەپۆ ئەوێنی تاکە عەلیە تاکە مەسیحە ئەمە کێ ئەمە کارە کێس ئەمە کارە جوولەکەس جوولەکە گەرەکی بەردونیا مسەلەت بوێت ئێوە ئەمە نازانن تام پێتان بێشم دوای ئەمەی کە ئەمانە ئەتوانن ئیمپراتۆر ڕۆم بە دینە مەسیحیەت بکێشن مەسیحێت کە ڕەوایەتێکی لە پێترۆس ئەکرێ پێترۆس قەشەیە گەورەیە ڕادیکاڵە یەهودیە ئەوجار دینە مەسیحیەت سەوارە بەر ساختارە دەوڵەتی و قودرەتی ئیمپراتۆریە ڕۆمەوێ لە مشتومە ڕێکە کلیسای ڤاتیکان ئەوێت و ساحێوەتەوە ئەوروپا طبقەیە شرافیەتێ دروست ئەوێت کە دەست نیشاندێتە بەقەی ڕۆحانیەتە ناگەهان عەدەیە شمشێرکێش و شوڤالیەیش دێن هەم ئەوان مەجبورن ڕۆحانیەت تەحەممولکەن هەم ڕۆحانیەت مەجبورە ئەمان تەحەممولکە هەم ئەمان معتەقدن بە دینە مەسیحی بەڵام ئیستر داستانێت تێتە بەرەو تماشاکە مەردەمە ئێمە فکرە کام اتفاقاتانەی لە دنیای غەرب کەوتگە هەر ئێشەی واوێتە و شتێکی فرە قەشنگۆنی غەرب پێش کەوتگە براکەم تۆ تەکنۆلۆژی هارتی کردگە حوزەی تەمەدن فەرقەکە ئەوانەی تۆ بەناوە دەستکەوتی قەرب ناوی ئەوەی ئەمە هەر کامیان زەمینەیە تاریخی هەست بەحسی وا لە پشتیە ئەشراف طبقه مونارش حاکم بر کۆلۆنیەکان ڤاتیکان بالاخره ئێشێ تەفاوتێ بکە زندگیان دەکە مەردمە ڕەعیەت ئەم دەسە بووە بۆ خولەفای ئیسلامی ئەوانەی ئیمڕۆ فرە ئیسلام ستیزن مشتی حەیوان استخدام بوو گەتەرە تەوەسوت دەستگاه جوولەکە ئەو حیوانانەی جوولەکە پەرستە شیعە پەرستە ئێرانی پەرستە ئانوسیە لەم کوردەوارەیەمە خەریکە قساکەن خەلیفەی موسلمین بۆ گەیە بۆ بەشەبازە بۆ تەکە غوڵامانە تورکە ئەخەفێ و چۆن خەلیفەی موسلمینە قاعل لەما موسلمین حەچێ نایژێ لە بەرامبەرم خەلیفە دەلیلی چییە ئەی بۆ واتیکان لە بەرامبەر فەساد دەستگاه سەڵتەنەتی سەکسە مختلفیان ڕەوایاتە ڕۆمانتیکیان ئێعدامەکان بۆچی دەستگاهە کاتۆلیک قسە ناکە جواب ڕاحەتە چون شخص خەلیفە شخص سوڵتان شخص پادشا ئێشەی تەفاوتەکە کە مەردمە عادیە بکا کە شەڕکا بۆ مەقامە ئێشەی قسەری کار ئەو بتوانێ بیکا کە بەقیە نەتوانن بیکەن ئێمە خولاسە ئەوێتۆ لە چی خولاسە ئەوێتۆ لە سەکسە فرەکردن دانانە حەرام 2000 دانە ژن بردن هەتی و بازی کردن دوێلکردن ئیعدامە مخالفین تەزاد دەرونی و ئەمە هەر ڕۆحانیەت تێوە بۆی ئەخونجنێ ڕۆحانیەت تێ بۆی ئەخونجنێ بەڵام پادشاه لە بەرامبەر قودرەتە کلیسا ناتوانێ حەجێ بێژێت چون کلیسا بە مەحزی پادشاه قسە بکات ئەتوانێ پادشاه بکێشێتە خوارەوە بە هەمان دەس بەعزێ پادشاه بەعزێ کشتیش ئەکوژن بەحسێ قەشە ئەکوژن لە بڕهەیەکە ئەوەی کە تۆ پێژی قڕونە وەستا ئەوەی کە ئامە بۆ گەسۆ ئیلهام بەخشتان و بەڕاستی غەرب و فرە موهیمە ئەم پادشا بۆ خاتریوی زۆری فرەتر بێت بۆ خاتریوی قودرەتی فرەتر بێت بۆ خاتریوی سروەتە زیاتری بوێت بۆ خاتریوی سەکسە فرەتر بکە ژنە زەریفترە فرە لە ژێرە ڕانیاوێت
ئەم دەسەڵاتە کلیسا بۆی مشکڵ سازە عەزیەتیەکە کلیسای کاتۆلیک عەزیەتیەکە ئەچێکی بکە ڕێفۆرم بکە لە دین جنبشە ڕێفۆرمیستی دەست پێەکە جنبشە ڕێفۆرمیستی ئێشی چی جنبشە ڕێفۆرمیستی تەواوە تەعتیقە کتاوە مقدس قبوڵەکە و ئامۆژچێک گرێتە دەسەوە تەعتیق باسە چیەکە یەکەم پەیجی بابە جینسسە کە بارناسی بەشەر چیسو لەکوێ هاتگە و نوح توفانەکەی و ماد و میدیار و یافیس و ئەمانەی کە بە بەشەرەکان گشتی لە پشتە ئای نوحۆداکەفن ئەمە بەعنوانە مەبنای تاریخ دەرنەزەرە گیرێ و تاریخ ئیمپراتۆریەتە ڕۆمە و تاریخ بەشەریەتە جنبشەکەم پڕۆتێستانیزم بەرعەلێهی کلیسایە کاتۆلیک بە یارمەتیە پادشاکان دووکەکان و لۆردەکان بەرعەلێه دەسەڵاتە کاتۆلیکە وێسێ چه اتفاقاتێکە کەفێ انحسارە کوشتن سووتەندن کە کلیسایە کاتۆلیک مردم ئەسووتێنێت ئەیدا لە سەلیب ویان سووتێنێت لە کلیسا سنبێت و ئەدرێتە دەستی شمشێرەکەی سوڵتان شمشێرەکەی پادشا پڕ بە خوێن دائیمەن بەرەفراشتە مطلقیەت قوانینە کلیسا مطلقیەت دین ئەدرێت بە حکوومەت و ئەدرێت بە قانون سویچ ئەکەنە سەر یەکتری بە یۆمنەکان پڕۆتێستانیزم جنبشە دینیە جوولەکە وەمانەیەژن پێویست ناکا کلیسا بێت تەفسیرە ئینجیل بکە هەر کەسێ ئەتوانێ بە ژێرەی خۆی تەفسیرە ئینجیل بکە هەر کەسێ ئەتوانێ بە ژێرەی خۆی ئەم تەفسیرە بکە دین ئەمرشی فەردیە و تۆ ئەتوانی بە ئەساسە بەرداشتە خۆت ئەم کارە تا جێگەیەکێکی جنبشایە ئانارشیستێک کە تۆ ئەمڕۆ ئەیوێنی لە دڵامانە تێتە دەرەوە کابراژی عەسەم احتیاجمان بە حکوومەت نییە بۆ چون خودە مەسیح مەوجودە هەر شیشتە خاسەکاتەوە وجودی ئەساس تێت نایڵێ خراو بێ نایڵ نابوو بێ دروستیەکاتەوە ئەمە لێ و دوامون جەرمەوێ بە مالکیەتە اشتراکی حتا لە بەشە ژنە وەمە هەست جنبشە باپتیستەکان مەوجودن وەلێودا سەراسەر ئەوروپایان تەنیوە سەراسەر جەهانیان تەنیوە لەم ئاخریشە و ئەم ئەستانە ئانارشیزمەکە هات ئەمانە ڕەوەندە تاریخیەکیان تێکردگە گشتی بۆ دەسەڵات ئای سوڵتان نێتوانی لە بەرامبەر قودرەتە کلیسا قیام کە ئەگەر جنبشە ڕۆفۆرمیستیە لوتری حمایەت نەکردایە ئەو دەسەڵاتی زیاتری گەرەک و سەکسی زیاتری گەرەک و ئێستا اتفاقێکی تەرەکەفێ ئەم پادشانە نایەنگەرەکە خەراج گوزارە کلیساون ئیشی چی بکەن ئێشە لە ژێر سوڵتەی کلیسا بێنە دەرە ئەوڵین کارێکە یەکەن چی یەکەن جنبشە ڕێفۆرمیستی دروستەکەن ئەی ئیستا اختلافیان ئەستەکی یەکتری چی بکەن خۆراکرێن پوڵە تەقسیم کەنە بەینە یەکتری چی یەکەن ناسیۆنالیزم دروست ئەکەن تعبیر یەکەن و ئیتر خوایە مەوجود نەما کە ئەم خوا مەشروعیەت باد ناگەهان پادشاوێت و هەم ساحێوە کلیسا هەمەوێت و ساحێوە دەوڵەت ئەوێت و حەقیقەتە مطلق قانون ئەوێتە مطلقە غەیرە قابلە شەکەندن و تەعەڕوزکردن وەمانە گشتی لە دڵ ڕەوایاتە قەدیمیەوە تێتەدا وەمانە گشتی جێگەی دەسە جوولەکەی واتیە وەمانە هیچ وەخت تەمەدونێکیان نەبووگە زەخیرەی لە تەمەدونیان نەوگە ئەمانە یەکشت فێروگن چۆن قودرەت بگرن لەزا لە دوای ئەم اتفاقاتانەی کە ئەیخۆن دوای پێلەق گەورەکە وا لە سەلاح الدین ئەیوبی خۆن
ئامانای ئەوروپا. ئەگەر تۆجۆتان کردوێت ئەمانە فقط دانەخێت بە سەلاحەدین ئەیوبی دەن و ێژن سەلاحەدینی ئەیوبی نە بە ئەندازەی تورکەکان بەڕبەڕ و وەحشی بوو، نە بە ئەندازەی عەرەبەکان فاسد و سک پەرەست و ئەوانە بوو. سەلاحەدین فەرقی کرد، تەمجیدی لێکەن. بۆ تەمجیدی لێکەن؟ بۆ مشخەسەن کلیسا دەسەنێتە سەری و تەمجیدی لێکە لەبەرەوەی عنسورە بە عنوانە خەتەرناکە. ئەمە خەتەرناکە، ئەمە هیچ تێ تۆ شکەست دەدات، ڕۆح و ڕەوان و وجودیشت دەمەنەیتەکە، تەسخیرەکە لە گەورەی، لە جوامێری، لە خسڵەتە گەورەی. ئەم کوردە خەتەرناکە، کوردیەت خەتەرناکە. ئەمە وەکو داستانە بیگرن لای خۆتان. ئەم نظامە، ئەم سیستەمە کە لێو دوا سەرڕێژە چەپاوەڵە گیرفانە مەردم ئەوات ئەیکات بە بەشە کۆلۆنیالیزم و چەپاوەڵکردنە، غارەتکردنە ئەم کوڕی زەمینە، غارەتکردنە تەمەدونهایە بەشەری، ناگەهان مشتێنە و کیسە ئەون و ساحێوە قودرەت. باوێ مەسەرە مەسئلەیە نەو کیسە، بێدایک و باوکە تازەوە دەوران گەیگ لە پڕێکا بووگن و کوڕێک. لە ڕۆمانەکەی براکانە کارامازۆفە کە دەسایۆفسکی داستان قەتڵە باو کوشتن مەترحەکە، وەکو ئەوەی کە هێودە فرۆید لەسەری عوقدەی ئۆدیپ بەحسەکات. ئەوەی کە باوکی ئەکوژێت، فیۆدۆر پاڤلۆڤیچ ئەکوژێت، کێس یەکێک لە کوڕەکانێسی. کامە کوڕێسی؟ ناوەکەیم دەقیق لەبیر نەماگە، بەڵام هەمان کوڕی کە فیۆدۆر پاڤلۆڤیچ لە دەورانە جوانیە دایکە ئەم کوڕە شێت ئەوێ ڕوت ئەوێ لە ناوی خیاوانە ئەگەڕێ شەوێ لە حاڵە مەسیە زاهرەن تەجاوزەکا بەو کەنیشکە بەدبەختە و ئەو کەنیشکە حاملە ئەوێ، کەنیشکە ڕوتە شێتە ناو شار و تفڵێکی لێوێت و لە کاتت زاینە ئەم تفڵە ئەمرێ. نۆکەرەکەی فیۆدۆر پاڤلۆڤیچ ئەم تفڵە تێرێتە لای خۆی گەورەی ئەکا چون خۆی ئۆجاق کوێرەتەکە ژنەکەیە. پاڤلۆڤیچ، فیۆدۆر پاڤلۆڤیچ ئینکار ئەم تەجاوزەکە، ناچێتە ژێر بارەم کوڕە، ئەمە نۆکەرەکەی ئەو کوڕی بۆ گەورەکە. ئەو کوڕە لە دوای تەجاوز لە باوەشە نۆکەر گەورە بووگە نەمادە کێس، نەمادە نەوکیسەگان ڕووسە، نەوکیسەگان ڕووسە. ئەو فیۆدۆر پاڤلۆڤیچ ئەکوژێت بە تەحریکە دیمیتری. براکانە کارامازۆف هەر کامیان نەمادە تەبەقەیەکن لە جامعەی ڕووسیەیە ئەو وەختە. ئەو کوڕە کە مەحسوڵە تەجاوزە دەدایەکێکی شێت لە باوەشە نۆکەرەکەی پاڤلۆڤیچا گەورە بووگە نەمادە نەوکیسەگان ڕووسە. دیمیتری نەمادە ئینسانهای بێخیاڵە ناو گەڵپەرست دائەمول خەمر دائەمول سێکسە. ئیڤان نەمادە تازە متفەکرین ڕەوشەن فکر ڕەشناڵە ئەقڵیە واتەکە نەحلەیە سۆسیالیستیە هاتگن. ئەلیۆشە نەمادە ئینسان خاص معقول ڕووسە کە ئیمانی هەست و ئینسانیەت لێوە چۆڕی. هەر لەو براکانە کارامازۆفە دیمیتری ڕۆژێدا لە کاورایە. ئیڤان ئەلیۆشای برای بۆ مەعزەرەتخواهی بابەتە کارە براکەی ڕواتە دەرە ئەو ماڵە کە دڵنەوازی بکا لە کاوراوە تێڵنانی خواردگە. سەگە ماڵەکە
پەلامارە ئالیۆشادا و دەسە ئالیۆشا قەپەگنێ دۆستۆیڤسکی گەرەکێ بە تۆ بێژێت تۆ هەرچەندێکیش پیاخاز بیت لە تەبعاتە کارە مابەقێ جامع دوور نیت تۆ فکرەکەی گوڵی زەمین لەسەریا پاکوێت و ئەتوانی دانیشیت نا جامعەیە کە فەساد گرتی گەوادی گرتی جامعەیە کە پوڵپەرستی گرتی بێ ئێرادەگی گرتی توات پێی خاسیشی تیاوێ بە ئاگراوان ئەسووتێت ناتوانێ گوڵی زەمین پاکوێت و لە ناوە نەجسیا دانیشی تەبعاتی تۆ بێ لەذا ئەم دنیای کۆلۆنیالیستیە غەربە ئەم ئیستعمارگەرانە نەو کیسەیە تازە بە دەوران ڕەسیدەیە تەبەقەیە مۆنارشە لە جام لە دەست دەرچووک کەوتنە گیانە غارەتە بەشەریەت و تەمەدونە عەزیمە بەشەریەت بە تەوتەعی جوولەکە و دینە جووی کە هوڤیەتی بەمانەداکە و خۆیان کرد بە ڕەوایەتە غاڵب بۆ خۆیان شناسنامەیان دروست کرد مشتێنە و کیسەی بێتەمەدون مشتێنە و کیسەی بێداستان بێڕەوایەت بوون و پێگای تەمەدون هەموو شتێوان بۆ ئێمە تعریفیەکەنەوە لایف ستایل سەبکە زندگینان خواردن تا ڕاجە خۆراکە چینی و هندیان کرد بە ناوە کوزینە فەڕەنسەوی کوزینە لەندەنی دەن و خۆردە مەردەم ئەمانە کردیان شتە بوونە حەقیقەتە مطلاق ئەما چی پشتە ئەمانە ئەشکێنێ نەچین ئەیشکێنێت نە ڕەوایەتە کۆنفوسیۆسی چی پشتیان ئەشکێنێت بۆ عیدەیەک نەو کیسەی بێ ئسالەت بێ تەمەدون و سوارە بە ڕەوایاتە قەدیمە ئێمە و سەرزەمینەکانە ئێمە بووگن بردگیانە حەکیان کردگە وەژن جەدیدیان ئەوڕگەسە دەرەوە بەناوە دۆمۆقڕاسی نظام سڵتەی اقتصادی کاپیتالیستی نظامە سیاسیە نەئۆلیبراڵی ئەمانە ئەم دنیای غەربە واتۆ زیقە کردگە خواردەکتی واتۆ ئەنواڕیت و خۆتا زیقە کردگە تحت تەئسیرە دەستگاه تەبلیغاتی ئەمانە قدرەتە تەفەوقیان فقط تەکنۆلۆژی نیە ڕێگیان ئەمڕۆ تەکنۆلۆژی فرەکە سیاسی بۆمبە ئاتۆمیش نییە ئەمانە غارەتگەرانە تەمەدونێکن کە شناسنامەیان بۆ خۆیان دروست کرد و گەرەکیان نەبوونە ساحێوە و تەمەدونەم سەرزەمینە کوردەوارێشەی لە بین بوون تا بوونە ساحێوی تا بێژن ئێمە لە گرا هاتگین بۆیە مالەکانە دنیاین مالەکەکەیش ئینسانە کوردیە لە سەری دانیشتگە مەشتە جوولەکەی پۆفیوزیان هاوردگەسە ئەوێ کە گەرەکی سەرزەمینە ئێمە و عنسوڕە کوردیەت لە بین بوات و ئەم کەلەن کوردەوارە لە بین بوات پێویستیان بە شناسنامەی تاریخی ئەس بۆ ئەوەی هەتایە بمێنێنۆ بن میراس و مڵکە پەدەری بوون عیدەیە نەو کیسە یەهۆ بە سروەتێ ئەگەن بە ڕەنت و بە دزی و بە فاحشەگی و بە هەرچیە کە تۆ ئەیوێنی لە پڕێکە ئشباع بوون سکیان تێربوو ناوگەڵیان تێربوو بە شوێنە دروستکردنە شناسنامە و فەخر و مەجد بۆ خۆیان ئەگەڕێن ئەوە پیاوی خێرخواز و پوڵ ئەوەخشن و مەولوی ئەگرن و ختنە سووران ئەگرن و بعد ئەڕۆن مەڵکێک لە کوڵە سووچێکە مەسەڵەن لە جێگەیەکی کۆنی سلێمانیە دۆزنۆ ئێژن ئەوە مڵکە باوکمانە و ئەشدای ئێمە لە گرابووگە و مڵکە ئەسێنیت ئەم غەربە واسە ئەم غەربە واسە بۆیە ئەچێ لە کنارەکانە میسیسیپیا مەمفیسە بۆ دانێ مەمفیس کوێز مەمفیس پایتەختە ماڵیە جەهانە قەدیمە لە کنارە ڕوودخانەی نیلە لە مسرە سەلاحەدین ئەیوبی چی بەمان کرد ئەمان دوو حەوزەیە گەورەیە تجارەتە ماڵیە دنیا هەردکیان یەکێ بە شمشێر گرت یەکێ بە حەکە ئیسلام کۆ بوون مسریان بە حەکە ئیسلام گرت بە شیعیانە فاتمی
حلولیان خلیفه خدا انسان حق اسلام جوولەکان دەستگاه جود و کریستیانەتی مەسیحیەت جوولەکان دەستگاه قدرت دەستگاه سڵتە و سروەت بە حەملەی شۆڤالیەکانیان دووک و لۆردەکانیان شمشێرکێشەکانیان تەمەدونە دووەم حەوزەیە ماڵیە دووەم حەوزەیە فلستین حەوزەیە شامات بە تەسخیریان دەرات یعنی ڤاتیکان مصر فلستین سێ حەوزەیە تەمەدونی سێ مرکزە ماڵیە جەهان لە دەستیاناوە کێ هات ئەمانەی لە دەستیان دەراوەرد کێ ئەمانەی نابود کرد کە ڕووینە ناوە دەورانە کڕینە ناوە دۆرانە تارێکی ئەمانەی کە مرۆ بە کوردی قساکەن وانە ناوە دام و دەستگای حەلیمە کوردستان دیان بکڕن و ئەکسەرم گەوادانە بەچکە جوولەکەن ئەو یارۆ شێرکە و بێکەسەکە من ڕۆژێ وتم جوولەکەس لێو دواکاشی و ئەمەڵ هات نەمکی جوولەکەس ئەوانەی ئیمڕۆ بە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ قسەکەن بەچکە جوولەکە تۆخمە جوولەکەن ئەمانە گشتیان تۆخمە جوولەکەن وا نەفوزیان کردگەمە ناومان مشتی جوولەکە یە ئانوسیە شیعەیە نادرووسن ئەمانە صلاح الدین ئەیوبی چی کرد؟ صلاح الدین ئەیوبی فاتمیانە مەسری منقەدەس کرد و لە بەینی بردن صلاح الدین ئەیوبی قدرەتە 100 ساڵەیە کلیسایە کاتۆلیکی بەر سەرزەمینای مقدس لە بەین برد و هاوردیوە ئەوسە صلاح الدین ئەیوبی و عنسوڕە کوردیەت باوک ساحیبێمانی دەراوردگە لێ ترسن وەکو سەگ لێ ترسن ناتوانن حتا کورد ماوێ ناتوانن لە میراسە بخۆن حتا کورد ماوێ ناتوانن ئەم تەمەدونە بەشەریە حەپەلوشکەن بیوەن حتا کورد ماوێ ئیسلام بە تەورە مطلق فاسد بووە بەدەستیانەوە بە تەورە مطلق ڕەوایەتە ئیسلام ناتوانێت لە بەرامبەریانە بێسیتر مەگەر سەردارێکی کوردی بێتەوە بە ڕەوایەتە کوردیەت ئەو جار عروبەیش لە پشتی شمشێر بۆشێنێت تا کرۆکیان بشکێنین ئەمما ئەوەی کە کرۆکەمانە پشکێنێت نەرمەفزارە سەفتوەرە یعنی ئەو غێنا کوردیەسەوە لە وجودە ئێمە کە لێو دووار ڕەوایەتە کوردی لێدا ئەچۆڕێت ئاخرین وەرژنە کوردی بۆ ئەوانەی وا نازانن نظامە سڵتە چ شەکڵیە من بۆ تۆ تۆزی هەمدا ناسیۆنالیزم کێ دروستیەکە بۆ دروستیەکە من بۆ تۆ تۆزی هەمدا جۆنبەش ڕێفۆرمیستی چی تێرێەوە چی ئەکا من بۆ تۆ تۆزی هەمدا ئەندیشەکانە تۆ لەکوێوە تێ هەل لە عەشتارەوە تا ئارتەمیسەوە تا دایە گەورە تا دیانا تا دیۆزینیۆس بۆ تۆ تۆزی هەمدا هەر کەسێک لە دەورانە خۆیە بەر ئەساسە زەرورەتە خۆی بەڕجووعە بە دەروونە خۆی بەر ئەساسە نەریت و فەرهەنگ و حەوزەیە تەمەدونی و جوغرافیایی خۆی دیسانەوە ئەبزارت جەدید دروست ئەکا بۆ مانەوەی بۆ بەقای بۆ معنای زیندگیکردنی بۆ دەسەڵاتی و بۆ قدرەتی و ئەم کارە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆیکە و کرۆکە ئەمریکا ئەشکێنینە کرۆکە بریتانیا شەشکێنین ئەم ئیدنە و کیسە تازە بە دەوران ڕسیگانە وا هاتکن دنیا بژەڵەژین و شلوقیکەن و جفتێک ئەخەن 300 ساڵ بۆ تاریخ هیچ نییە 300 ساڵ شکۆ و فەخر و کاڵبەرداری و پۆفیوزی وا هاتکن تەواو بەشەر فاسد بکەن بیکەن و ناوگەڵ توخمە حرام و بێدایک و باوک و بێ بنەما و بیانکەنە مەڕ و ماڵات و لە ئازمایشگا دروستیان کەن و لە قاحم مەسنوێیان کەن و لە پای ئستمناعێکا بێنە دەر و ئێمە نایڵین لە متفاقە بکەفێ ئێمە نایڵین ئەمانە بە حەکە هۆڤیەتە ئێمە بە دزیە تاریخە ئێمە بە قەتڵ کوردیەت
وبعد بفساد كشان ونابودي بشرية ببن بصاحبان كري زمين چنيان گركا كري زمين بخوان وإمام كري زمين لدسي عن درتيرين مرتكب تخفيوز لهاليودا دانيشيت حملة بيغانگان بكري زمين دفع كابنا ويالات متحدة أمريكا تو خوات كري زمين خواردگا اوي إشي تو دفع كالا سر كري زمين يمين تو روچو جيتنا والرقا أم كري خاكية بشرتي أنا هيش تواويم كري زمين تكرقزو كويلة دشمن أصلي تو أم كرة خريجي نابودكي توي خريجي بشرية نابودكي وأما كرديتك يا الله متحدة يا أمريكا أشكيني ونابوديك لذا أوانيك امرو لم كردوارة تريبون والا دسيانه مجارو بار ايانوينين بحرام زاقي بناد دروسي ببوفيوزي بحب وبغزو قريتشانا كتمان الرابرين بكن اوي فزاي ام كردواري يقول راق الرابرين كردوارة سربخوز اوي ام امة كردية خليكة تكن اداوة دجمنا كاني خليكن بدسي وزيدي كان رتصير رابرين كردوارة سربخوز تويش فكر كبناوة بوسبور ناد دروس تواني دوكان بۆ خۆت بکەیتەوە دوکانە ئێوە گشتتان جەمە بەدەسە ئێمە ئەم ڕەوایەتانە بە ئێوە کۆ ئەەکەینەوە وسابەتی ئەەکەین کوردکێز کوردیە چۆنە کێ قاتڵی بوو چۆن ئێوە هاوکاریتان کرد لەم قەتڵەوە لە ئەختفای ئەم قەتڵە دۆرانە ئێوە بەسەرتێ هیچ عەجەلەیەکمان نییە ئێمە تعريف كردنوي جهان كردي دركوتن لقل النظام السلطي جهانيا كاريك روج روج نية ويمتي لقل يا دركوين ودركوتين وموجودين والرهبرية قيام كردي وعلى دس الرابرين كردوار السربخو كاوري عنتر برتاباني حال بخرو مشتي أغدي ودختر فراري مشتي تيهاو درياغا عسيب اجتماعي بير چوار كلاشينكوف بودسيان وشيافي كناو خوات رولا شر بمعنى ناكري توسات صالة فقط كريكي كلاشينكوف بخوت شيافكي حيث كاريتر ناكي بيش قلنا نابودي إنسانا كردي حيزبو دامو دسو حيزو تيهاو درياغو بيش دركو نقعبانا توالتو بچە گەواد وەمانە بە شوێ ناگات و باخە ئەس بزانی ئێوە وا دیارە حتا شەقەکەی ڕاپەڕی نەخواتە ما تحتتان خاس بتان تەزێنی نافەهمن داستان چه خەوەرە بەچە پڕ و باسی دەرتێرن مشتی داهاتی ئەمانەم وت ئەو کە لە زلەتی هەڵدریاگەکانە قەندیل هەز بەچە حەپ و شیعەبازەکان ئەوانە بزانن ئێمە زانی خەریکە چین ئەو ڕەهبەرە نیوە خواکەیان لە زندانە ئەتۆپێنین باوەڕکەی تۆپێنین ناگەن بەوە خیاڵیان ڕاحەتوێ لە مراق خوابوونە ئەمرێ ئەو حەسەین بازە عەلی بازە ئەوە فکرەکە بە فرقە گەرایی ئەتوانێت کارێ بکاو بیواتە بەرەوە نازیزم تۆ هیچ کەراماتێکە لێ نات کەسە دەرودانیشە بۆ خۆت هەیتەران بکە داردەس سپاهە پاسداران و تەجاوز پێکریاگە جوولەکە وەما بەقیەوە تحت ناوە سازمان و حیزبوتی هەڵدریاگ و گەواد و بێشەرەف ئەزدەم بابزانی تۆ تەکە ئیمانی انقلابی ڕۆڵەیە کوردیە ڕوبەڕوویت ئینسانە کوردی زهوری پێیا کردگە دووبارە تۆ ئەمە نافەهمی ئێمە ئەتفەهمێنین پێدەفەهمێنین ئەفەهمی ئەم دەحفەشم شێرەکەی سەڵاح الدین هەڵگرسیاگەسۆ هەڵساگەسۆ تۆ خەیلی بچووکتری ئەم پەیجە فەیسبووکە منە وازە ئەو قسانە منەیەکەم هیچ کەس لە دنیا نایکە بڕۆبێری
بڕۆڤێری هەنووز وازە، هەنووز قسەی خۆمەکەم. کابزانی غەربەزانەی تەرەفی کێس، دەوڵەتە ئێرانی زانەی تەرەفی کێس، جوولەکە زانەی تەرەفی کێس. تۆیش بچۆ بە مشتت دولارت و کڵاشینکۆف ژەنگاویت و سەکسە ناوە تەختەکەت مەشغوڵ بە ڕۆڵە حەوزەی قودرەت. کارە تۆ نییە، کارە تۆ نییە. وەشتی قەوارە بچووکە سووک و سەلیمە ئەحمەقە نێوە.